دواکەوتنی موچە و سیستەمی پاشەکەوت موچە خۆرانی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بە دوو بەشەوە. بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران مانگرتن و بایکۆتی دەوامیان وەک هەڵوێست و کارتی فشار بەرامبەر بە حکوومەت گرتووەتە بەر. بەشێکی دیکەی مامۆستایانیش بایکۆتیان شکاندووە و گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن و دەستیان کردووەتەوە بە وانەوتنەوە. بە نوێنەرایەتی هەموو چین و توێژەکان لەسەر جادەین. ئێمە پێمان خۆش نییە بایکۆت بکەین، ئەنی بایکۆت شتێکی باش نییە و شتێکی داخوازی ئێمە نییە، بەڵام بە ناچاری ئێمە لەسەر جادەین و حکومت بەرپرسیارە. هەر کاتێک داواکاریەکانی ئێمەدایەوە گەڕاندەوە شایستەدارەکانمان گەڕایەوە ئەو کاتە بە دڵنیایەوە ئێمە شەگەڕێنەوە. ئێمە هەڵوێستمان ڕوونە و وازەحە و داواکاری مافی سەرەتایی خۆمانەکەین. جگە لە مامۆستایان لە ماوەی ڕابردوودا فەرمانبەرانی چەند فەرمانگەیەکی تر لە سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەوامیان بایکۆت کرد، بەڵام لە کەرتەکانی تەندروستی و ئاو و کارەبا فەرمانبەران لەسەر دەوامکردنی ئاسایی خۆیان بەردەوام بوون. ئەو فەرمانبەرانە دەڵێن ئەوان ناتوانن هاوشێوەی حکوومەت لە ئاست خەڵکی خۆیاندا بێباک بن، چونکە کارکردنی ئەوان ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە. هۆکاری ئەوەی کە ئێمەمانمان نەگەتووە تەنها لەبەر ئەوەیە، لەبەروی پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی خەڵکەوە. هەندێک کەرتیکەش هەیە کە بەڕاستی لەم شارەشە هەروایە وەکو کەرتی کارەبا، وەکو کەرتی ئاو، هەندێک کەرتیانەیە ئەوان لە هەمان کاتەمانیان نەگەتووە لەبەر پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی خەڵکەوەیە. بەڵام کەرتەکەی ئێمە زۆر لە هەمویان گرنگترە. سیستەمی پاشەکەوت کە وەک بەشێک لە چارەسەرکردنی قەیرانی دارایی بۆ موچەی موچەخۆران لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەیڕەوکرا، ناڕەزایەتی زۆری موچەخۆرانی لێکەوتەوە و داوایان کرد ئەو سیستەمە هەڵبۆشێنرێتەوە. هەرچەندە حکوومەت وەڵامی داواکاری خۆپیشان دەرانی نەدایەوە، بەڵام لە هەندێک ناوچە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران گەڕانەوە سەرکارەکانیان و دەڵێن خەمی ئەوان بۆ هاوڵاتیان و منداڵی هەژارانە تا خوێندنی ئەم ساڵیان نەفەوتێت. گەرمیان حەمەیپور NRT کەلار.